کاتێک ئازارێک لە بەشێکی ئەم کوردستانی گەورەیە ڕوودەدات و ئەو خەڵکی کە ئاوارە دەبن تاکە شوێنێک کە هانای بۆ دەبن و بۆی ئاوارە دەبن باشووری کوردستانە. هەر لەبەرە مەبەستەش ئێمە ئەمڕۆ سەردانی کەمپی بەردەڕەشمان کردو کە ژمارەیەکی زۆر لە ئاوارە لێرە کۆبۆتەوە و هاتوین سەردانی ئەو گەنجانە بکەن کە لێرە خزمەتی ئاوارەکانەکەن و بزانین ژماری ئەو گەنجانە چەندە و کارەکانیان چین. هاوکات دەشمانوێ بزانین لەو کاتانەی کە هاوڵاتیان ئاواری هەرێمی کوردستانە بن ڕۆحێتی گەنجان بۆ کاری خۆبەخشی لە چه ئاستێکدایە. بینەرمان بن. خاتوێلان تۆمان بینی لێرە وەکو خۆبەخشێک کارتە کرد و یارمەتی ئاوارەکانتەدا. ئەوەم بۆ باس بکە کە چی وای لە تۆ کردووە کە وەکو خۆبەخشێک بێتە ناو ئەم کەمپەوە و یارمەتی و ئاوارانە بدەیت کە ئێستا لە کوردستانە. Ez berî çar roja hatme vere gel min adama Xelsayda ya Britanya em hatin vere Ewlika mesela kaçan Suriye hatine û sekene evda kaçan Ewlika piştîngê min adama Xelsayid wekî av bû înaya û tiştê jina bû înayna û piskêt û şîre û کاتە تۆ خۆبەخش ئەو شتانە دابەشەکەی بەسەر ئاوارەکە. واتە تۆ لە دەرەوەی وڵات گەڕاویتە تویان لێرە لە دووەکی زۆر باشە پێم بڵێ لەو گەنجانەی کە لەم دەوروبەریان لە دەوروبەری بەردەڕەشن بە گوندەکان و ئەو قەزا و ناحیانی لە مەنتیقەیەن تا چەند ئەو گەنجانی تر یەن بە ڕۆحێتێکی خێرخوازیوە کار بۆ گەنجەکانی ترەکەن هیچ بۆ بەدیەکەی؟ طبعا gelek başa yani Peter behene vere vaki xobaxsh çünkü hindi Peter sanayi tır dirheten kare mirovi و وکی دیجی کاری که مروایتی امروز کردن و هری کاری واناب کردن چون که بیشی گلکن که خوبخشی که من لیبرن که جز برهنده که گلک بهن و هندی بهن باشتره. باش رژه کچان که هاتون لیر خدمت کن لچ آسته کایا. ده نباشه که باش نیا بچی و باش یعنی رژه کی کم چون که بشه یکی گشتی اما گنجان من زور حزین لکاری خوبخشی و هر و خدمت کردن بس شونه که رژه که باش. که هنده قاد بهن بس یعنی که عائله وانا ئەتنا کردن لە بەروەزان بەڵێ بەڵام ئێمە بیسمان پێشتر کەوتیان نەک بیستیشمان خۆمان وەکو کورد دایمە ڕۆحێتێکی باشمان بۆ میوان هەبووە بە تایبەتی بۆ برا کوردەکانمان کەەوە هەر بە میوانش حساب ناکرێت باشە پێم بڵێ گرنگی بوونی ڕێژەی گەنج لەم کەمپانەیە بۆ هاوکاریکردنی ئاوارە بە بەراورد بە کەسانێکی بەتەمەن چییە؟ gelek girenga behen vere vaki خوبخش هندی مروی بدن هندی جحل بهن باشتره و هری کار بکن وکی والنتیر نه لما گتی قلب منظمه که وکی دی بهن وکی والنتیر باشتره بهن دەوترێ گەنجەکان زیاتر بە تاقە و بەوزەترن باشترە توان خزمەتی ئاوارەکان باشە تۆ پێش ئەم کەمپە سەردانی هیچ کەمپێکی تر کردووە بۆی خزمەتیان بکەی یارمەتیان بی بەرهنگێ لە کەمپێ دیژی بەشدار ez بەشدار بووم بەلە هەر گەلب منظمە خەلسایدا ونکەژی پشتیمەزانی پەنەبەر دەهێن ئەم ئەکسەر ئەم هات نەوێرە باشە تۆ لەو چەند جارێکە سەردانی کەمپەکانی کردووە و یارمەتی خەڵکت داوە ئەو ئاوارانە چی دەستکەوتووە خۆت لەلایەن چ معلوماتێکت وەرگرت و چ زانیاریەک چی لە تۆیا گۆڕاوە ڕاستی یانکو نەفسیان مرۆڤ یانکو مرۆڤ زانیتن کە ئەوداوانەت هەیە کە چا ئەو هات نەوێرە کە چرا بورینە ژبەر هەندێ مرۆڤی بۆ مرۆڤیەتی چەند بیتن مرۆڤ بهێتێشە هەری بکاتنەوە چەند ناخۆشیان بەسەر باشە تا چەند هەوڵت داوە هاوڕێکانی خۆت بە برادەرەکانە گەلێک مەتین وەنەبێن بهێنە دەگەل خوێنین بەڕۆژە هێشتا و چونکە پاگیجێت هەین ئەم هێشتا چێتکەین بەڕۆژە دێتژیە گەل خوێنەر باشە بۆ کاری خێرخوازی بۆی کە گەنجانمان هاان بین کاری خێرخوازی بکەین باشتر نییە بۆ نە وەرکشۆپی تایبەت بکرێ یاخود کۆمەڵێک کاری تر بکرێ بۆی کە لانی کەم بتوانین گەنجێکی زیاتر ڕاکێشینە ناو ئەم کارانە گەلێک باشترە زانن که اوضاع چاوانه و بیره کده جبر هنده بینکو هندی باشتره بهن باشتره باشە تۆ هیچ کات بە هاوڕێکانتت وتووە کە ئێوە ژوەرن وەکو خۆبەخش یارمەتی ئەو خەڵکە بدەن خۆت هانیانە دەی بە هانی هاوڕێکانە بێژمەوەنە کە چاوانە دی ئەو وەنە ژیت بێن بهێن یانکو بێن هەر بێن هەری بکەن کە خوبەخش ڤۆڵنتری بهێن هەری بکەن چونکو ئەوژی ئەودا بینن دەزان بۆنە کە تا ئێستا هیچ کەسێ هەبوو بیێنی ینی ئامادە بێت نوکە ئامادە نەبێ دووکە هەین نوکە ئەوشتێن ئامادە نەبهێن
زۆر باشە دەست و چاو خۆش بێ زۆر سپاس بۆ ئامادەبوون بەیوان کە خزمەتی زیاتری ئاوارەکان بکەیت چونکە ڕبوونی گەنجان لە کاری خێرخوازیە زۆر گرنگە. خاتبەر سپاس بۆ کاتەکەت کە لەم قەرەباڵ هەیە مەجالێکت بۆ ئێمەدەوە باسی ئەوم بۆ کە لەم کەمپینەی کە ئێوە داتان ناوە لێرە چیتان زیاتر پێویستە خەڵک چیتان بۆ هێنێ بە زۆری باسێکی زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆ هەموو ئەوانەی کە تا ئێستا لەگەڵمان بوونە لە کەمپینەکە ئێمە بە پلەیەک بەڕاستی شیری منداڵانمان زۆر پێویستە ئێمە قایمەیەکمان بڵاو کردوتەوە لە زۆری ئەو دەرمانانەی کە زۆر داواکراون لە ڕۆژئاوا دەبێت خەڵک بزانێت کە منداڵی کورد ئێستا لە ڕۆژئاوا بە بێبەنج عملیاتەکرێت کە زۆر زەحمەتە زایدەم پارە بۆ پارە لە بەردووشت یەک خەڵک کە دێت ڕەنگە زۆر نەتوانێت مەسەرەن بچێتە بازار و ئەو جەبێتە ئێرە دوو بەڕاستی ئەوان لە ئێمەش زیاتر دەزانن چیان پێویستە سێ مەسلەی دروستکردنی کەمپ ئێستا لەوێ ئەکرێ ڕەنگە ئەو پارەیە ئێمە گەر بینێرین لە تەسیسی کەمپەکە لە مەسەلەی دروستکردنی توالێت بەڵێ ئێمە لە مەسەلەی دروستکردنی توالێت لە مەسەلەی تانچی دانانی نظامی ئاو ئەوانەیە لە چاوڕێژکردنی کۆڵانەکە و کڕینی چادر و هەموو ئەوانە پێویستی بە پارەیە پارەکەش لە ڕێی ڕقم حسابیەوە دەنێردرێت کە ئێمە لەگەڵ مانگی سووری کورد لە ڕۆژئاوا کۆنتاکتی ڕاستە و خۆمان هەیە ئەوان ڕقم حسابیان داوەتە ئێمە ئەو پارەیە دەنێرینە سەر ئەو ڕقم حسابیە و مەمنونین ئەگەر ئێوە شوەک تەلەڤیزیۆن بتوان ئەو ڕقم حسابیە هەم لە تەلەڤیزیۆن هەم لە سایت و لەمانە بڵاوکەنەوە بۆ زۆر باشە پێم بڵێ ئەوەنێک ئێمە لێرا بووین بینیمان کە هاوڵاتی هەیە شتومەکە هێنێ بۆ کەمپینەکە بەڵام ڕێژی بەشداری گەنجان تا چەند ئەو شتانی کە لێیان زیە یاخود بە پیر ئەم کەمپینە پرسیارێکی زۆر زەڕور بوو لەبەرەوەی بەڕاستی ئێمە ینی گوناح ئەگەر بڵێن هیچ گەنجێک نەهاتوە گەنج مشارەکەی نەکردوار وجودی ئەم کەمپینە لە سەردەستی کۆمەڵی گەنجە کە دروست کراوە بەڵام بەعام بەڕاستی بە پێی تموحی ئێمە و تموحی خەڵکی هەولێر ینی لە خەڵکی هەولێر و گەنجی هەولێر زیاتر چاوەڕێ دەکرێت لەوەی کە ئێستا هەیە بە زۆری ئەو چین و توێژێکە کە ئەشیاکان هێنێ و کەلوپەلانە توێژەکانن بەڕاستی هەولێر وەک هەمیشە چینە هەژارەکەی چینە مام ناوەندەکەی زیاتر بەدەنگمانەوە هاتیە لە بازرگانەکان و ئەوانە بەداخەوە هەتا ئێستاوا بوو هیوادارین لە چەند ڕۆژی داهاتوو کە کەمپینەکە بەردەوامە بازرگانانی هەولێر پلێباڵاکانی حکوومەت بتوان هاوکارمان بکەن وەکەوەی کە بەڕاستی پەرلەمان پشتیوانێکی باشیان کردین لەم کەمپینە بە وجودی لێژنەکان فراکسیۆنەکان سەرۆکی پەرلەمان خۆی هاتنیان بۆ ئێرە زەڕور بوو هیوادارم لە پارێزگار و وەزیر و ئەوانش ئەو ڕۆڵە ببینن باشە چۆن ئەم هاوکاری کە هاتوتە ئێرە ئەیگەنە ڕۆژئاوا یان تەرخاتان کردو بۆ ئاوارەکانی ئەمە هەتا ئێستا بەڕاستی بڕیاری کۆتاییمان نەداوە کە لێرە بیدەینە ئاوارەکان یا بیبینە ڕۆژئاوا بەڵام ئەگەر ڕێی شەخصی من بێت من پێم وایە پێویستە بینێرینە ڕۆژئاوا بۆ لێرە UN هەیە لێرە خەڵکی خێرخوازەیە کە دەتوانێت ڕاستەوخۆ هاوکاری بکات زۆرێک لە کەمپەکە حازرە وجودی ڕێکخراوە نێودەوڵەتی و ناوخۆیەکان بۆ کاروباری ئاوارەکان لێرە زۆرترە بەڵام لە ڕۆژئاوا هەموو دەرگاکان داخراوە باشە بیرتان لەوە نەکردوەوە ئێوە وەکو خۆبەخشکە ئەم کەمپینەتان کردوەوە بچنا کەمپەکان و یارمەتیان بدەن لەوێش بێگومان ئەوە دەکەین بەس لە حاڵی حاضر جارێ سەرخاڵی کۆکردنەوەی هاوکارین بەڵام دەمەوێت جوابی پرسیاری بەڕێز بدەمەوە ئێمە کۆنتاکتمان وەک گوتم لەگەڵ مانجی سووری کورد لە ڕۆژئاوا هەیە بردننی ئەشیاکانیش هەر بە هاوکاری ئەوان دەبێت نازانم ئێمە نوێنەرمان دەچێ ناچێت لە ڕووی چوون و ئەمانە مشکلە هەیە نییە تا ئێستا نازانین بەڵام ئەوان دامەزراوەیەکی فەرمین لێرە و لەوێ مۆڵەتیان هەیە
بۆوان ئاسانترە بردنەکە ئەوان دەیبن بەس ئێمە دەچین یان ناچینە تا ئێستا یەکلای نەبووتەوە. باشە لە کەمپەکانە گلەی ئەوەیان هەبوو کە کچەکان کەمتر بەشداریەکەن وەکو خۆبەخش وەکو خێرخوازێک بچن لەوێ کار بکەن. ئەی لە کەمپینەکەی ئێرە چۆنە ڕۆڵی کچەکان؟ وەڵا کچمان لەگەڵە تەسەوڕ ینی تقریبا 50/50 ڕۆلی باشیان هەیە حتا لە هێنانی ئەشیایەکانیش ینی لە هاوکاری ئەو هاوکاریانی کە بەدەستمان دەگا. ینی کە دەبینی مەسەرەن هەندێک ژن دەبینیان هەندێک جگە لە گەنجەکان بەڵام هەندێک ژنی بەتەمەن دەبینی ینی دەتەوێت دەستی ماچکێشان دڵت ئاو ناخواتەوە کە لێرە وجودیان هەیە ڕەگەزیمێ بە شکل ئام لێرە وجودی باشە. باشە ئەکرێ کەسێک میلی کاری خێرخوازی هەبێ گەنجێک میلی کاری خێرخوازی هەبێت و لەوانێ نییە بۆ کۆمپینەکە یان سەردانی کەمپێک نەکات هاوکاری براپوشکانی ڕۆژئاوامانکە. ئێستا لەوانەیە گەنجان بتبینن باشە تۆ چی بەو گەنجانە ئەڵێ کە لە توانانە هەیە و مثلەن بتوانانە هەیە کاری مثلەن خۆبەخشی و خێرخوازی بکەن و بەڵام مەرج نییە مەسەرن بێنە کەمپینێکی. بەڕاستەکە من پێم وایە دەبێت بێن لە کەمپینی جا لە کەمپینێکی ئاوا بیا لە شوێنێککە ئەلموهیم ئەم کارانە کاری گروپین کاری تاکە کەسینین بەڵام من ینی بەڕاستی زۆر داوا لە گەنجانی کوردستان بە تایبەتی هەولێر دەکەم کە بەداخەوە کە ڕووداوێکی زۆر ناخۆشە لەسەر دڵی هەمومان بەڵام ئەگەر بە دیوێکی دیکە تەماشای بکەی ئێستا خوا فرسەتێکی بە گەنجی هەولێرداوە ئەو خوایە گەورە کە گەنجی هەولێر دەتوانێت زۆر هاوکار بێت زۆر لەوەی کە ئێستا هەیە زیاتر جێدەستی خۆی دروستکە ینی ڕۆژێک کە لە ساڵانی داهاتوی شاڵ تەمەنی هەمویان درێژ دەبێ شانازی بەوە بکەن کە ئەمڕۆ بەشداریان کردێت لە کارێکی زۆر ئینسانی زۆر نەتەوەی زۆر بەدڵنیایەوە بەس چیوە لە گەنجانەکە کە زیاتر حەز بەکاری خێرخوازی بکەن حەز بکەن وەکو خۆبەخش کار بکەن لەم کەمپینانە لە کەمپەکانە ئەزانی بینینی ئەوەی کە ئێستا هەیە زۆر بەمانی وروژاندووە ڕۆحی زۆر بەمانی بریندار کردووە بەس تۆزێک هەم باوەڕ بەخۆبوونی دەوێت کە ئەبێ هەمویان بزان کەس نەڵێ بە وجودی من چی دەبێت یان ئەم بەتەنیا چیم پێ دەکرێت هەر تاچێکمان دەتوانین زۆر بکەین ئێمە پێویستمان بە هەر گەنجێک ئێستا لێرە لەگەڵ ئێمە بێت لە شاری هەولێر ینی بیر بکەنەوە کە هەر یەکێکمان دەتوانین زۆر خزمەت بکەین و خوا ئەو فرسەتەی بۆمان دروست کردیە کە بتوانین ئێستا دەوری زۆر گەورە ببینین بۆ خزمەتی منداڵ و گەورە و گچکەی خەڵکی ڕۆژ ئاوا لەو بارە قورسێکی ئێستا لەسەر شانیان بەڵێ ئێمەش ئامانجی بەرنامەی گەنجانی ئەمجارەمان بۆ ئەوە بۆ هەبوون و زیندوبوونەوەی ڕۆحی کاری خێرخوازی بوو لە ناو گەنجانە بە هیوان کە گەنجانیش بەڕاستی بەشدار بن و هاوکارتان بن بە هیوان کە بتوانن سوودەکانتان بگەێنن بە ڕۆژ دەستان خۆش بێت داوا لە گەنجان دەکەم داوا لە خەڵکی شاری هەولێر دەکەم بە پیردەنگمانەوە بن چکە ئێمە ئەو قۆناغانەمان دیوە هەمومان نەوەتەکانمان بەبیرە هەمومان کۆڕەوەکەمان بەبیرە کە نانێک نەبوو بیخۆین کە ئاوێکی پاک نەبوو بیخۆینەوە بۆیە داوا بە تایبەت لە خەڵکی خواپێداوی شاری هەولێر دەکەم کە وەک هەمیشە بە ئەرکی پیرۆزی سەرشانیان هەڵسن زۆر سپاس بۆ ئێوە بەخێر بێت. بەڵێ ئازیزان پێمان خۆش بوو لەگەڵەوەی کە بەرنامەکەی ئەمجارەمان تایبەتە بەو گەنجانی کە کاری ڕێکخراوی یەکەن ئافرەتێکی بە ئەزمموی وەرگین لەو بوارەیە کە چەند ساڵێکە کارەکە ئەویش ئاشناخانە ئاشناخان سپاس بووی کە ئامادەبووی ئەمەوێ سەرەتا ئەو پرسیارە و لێ بکەم ئەمە بیسمان کە دەستگای خێرخوازی بارزانی کە وەکو نمونەیە وەرمانگرتووە یەکێک لەو دەستگایانی کە کاری خێرخوازیەکەن زۆربەی گەنجەکان تەمەنیان لە خوار زۆربەی خۆبەخشەکانتە تەمەنیان لە خوار 30 ساڵەوەی ئەمە مەرجی ئێوە یان نتوانین بڵێن بەڕاستی ڕێژەیەکی دڵخۆشکەرە کە ڕۆحێتی گەنجانی ئەم وڵاتە زۆربەیان بۆ ئیشی خۆبەخشیە. وەکو مەرج کەمزا بەخێر بن وەکو مەرج مەرج نییە مەسەرەن کارمەندەکانمان تەمەنیان لە ژێر 30 ساڵی بێ بەس وەکو زمینە خۆشکردن بەڕاستی دەستگای خێرخوازی بارزانی زۆر زمینە خۆشکردێ لە بۆ گەنجەکانمان وەکو خۆ دەزانین دەستگای خێرخوازی بارزانی بەرپرسە لە بەڕێوەبردنی زۆر پرۆژە لێرە یەکێک لەوانەیە کە ئەمە لە ژێر دەستمانە بەڕێوەبردنی کەمپەکانە وەکو ئۆفیسی ئەمە باس لە کەمپەکان دەکەین طبعاً مدیر کەمپەکان 11 کەمپمان هەیە بەڕێوەبەری کەمپەکانمان زۆربیان تەمەنیان 30 و خوارسی و ناگاتە چلی طبعاً ئەوەش مەسەرەن جێ دڵخۆشی زۆر جێ دڵخۆشیە
هانیان دەدەین زمینیان لە خۆش دەکەین دەوراتیان پێ دەکەن لە پشتیان ڕادەوەستین منزومنی وانش ئافرەت ڕێژەی باشمان لە کارمەندەکان ئافرەتی گەنجن ئەوانش شوێنی بەرپرسیارەتینە ئەوانش کارمەندی بەتوانە لە ناو دەستگا دەتوانین برێن دروست بوونە ئەو کارمەندانە باشە ئاشناخان تۆ ماوەی چەندێک لە کەمپا خۆت کارت کردووە 3 ساڵ ئەی ڕۆڵی گەنجەکان لەوێ چۆن بۆ ئەتوانی باسێکی ئەوەم بۆ بکەیت کە چ دڵێکیان هەبووە دڵێکی فراوان لە کاری خۆبەخشیە لە کاری خێرخوازیە باسێکی ئەوەم بۆ بکات خۆشبەختانە دەتوانین بڵێن گەنجەکان بە حکمی تەمەنیان چالاکترن لەبەرەوەی زمینەی دەستگاش کە وەکو باسم کرد زۆر لەبارە و ڕێخۆشکەرە گەنجەکان بە ڕوحەچی مەسەلەن بە گروتین تر کار دەکەن ئەوەمان دیت لە کەمپەکان بەڕاستی ئێستا دەتوانانی بە نمونە ڕۆڵی گەنجەکانی مە ببینن لەسەر حدود لە سحێلا و لە کەمپی بەردەڕەش کە حالەتەکی ئێمەرجنسیە ڕوبەڕوومان بتۆ گەنجەکان چەند بە خۆشبەختانە ناوی خۆیان دەنێرن و ئامادەن بە سێشە و بە چارشە و لە کەم دەبینێنەوە و خزمەتی ئەو خەڵکە دەکەن کە دێ تەبان ئەوە شتەکە بڕوان ناکەم لە منەزەماتی کە ئەو شتێ ببینی کارمەند بەبێ ئەوەی ئەتو داوای لێ بکەی بە خۆی بە خۆبەخشی بێ برێکا من دەمینێمە شەو خزمەت دەکەم تەسەوەر کە ینی کاتی ناخواردنیشیان نیە تەمان دروستبوونی ئەو ڕوحە لە ناو گەنجی تۆزە کە باشە ئاشناخان پێت وایە کە چی وای لەو گەنجانی ئێمە کردو کە ئەو ڕوحیەتیان هەبێ ئەو ڕوحیەتە خێرخوازیە خۆبەخشیە بێگومان کارەکە پیرۆزە کاری کارەکەمان ئەوە لە بیر نەکەین کە کارێکی مرۆی دەکەن ئەمە لێرە کارەکەمان زۆر پیرۆز بەس کە کارمەش دەبین مەسەلەن بەڕێوەبەرەکەشی ئەو ڕوحەیە هەیە و بەڕێوەبەری گەورەکەش هەروایە یعنی ئەویش وەکو مەسەلەن کەس نارێ ئەمن بەڕێوەبەرم ئەم فلانم ئەم نازانتمە کە دەستنە فێڵ هەموو پێکەوە ئیش دەکەن ئەوە کەس خۆی لە کەس زیان ناکاتەوە کە کارەکەش بە دیسان دەگەڕێمە سەر مرۆی بوونەکە تەمانەوە تەژیع لە بۆ گەنجی و ئەمەش ڕێگرنی لە پێش بەرەو چوونیان يعني وەکو پۆستە ئیدارەکان ڕێگرنینە کە دەزانین کارمەندەکەتەن تەمەنشی بچووکە بە ساڵاکە و بەتوانایە و ئیش دەکا و لە تاقی خۆی سەرفەکە ڕێخۆشکەر دەبین لێ بە پێشکەوی پۆستی گەورەتری بدەینێ زۆر جار خەڵکانی دەرەوەی وڵات کە هەرێمی کوردستان وڵێن هەر خەڵکی هەرێمی کوردستان بۆ بەناوبانگە کە کاری خێرخوازی مرۆی زۆرەکەن ئەوە بەڕاستی لەوە بۆمان ماوەتەوە کەلتوری مەشتا کەلتور بوونی هەیە ئەوە ئاشناخان پێم بڵێ ینی بۆچی گرسە لەوانەیە گەنجێک بەرنامەکەمان ببینێ کە لەسەر کاری خێرخوازیەکەین بۆچی گرنگە گەنجە کاری خێرخوازی بکە یعنی فێری چی ئەبێ ئەزمموی چی وەرەگرێ وەکو ئافرەتێکی بازمون وەڵامی پرسیارە لە بیر نەکەم هەمووان مرۆڤین لایەنە ڕوحی هەیە یعنی پێویستە ئینسان ئەو لاانە ڕوحی خۆی تەغزیە بکە ها تصور لەکەم ئەوە مەسەن ئەم بە خۆم کە یەکەم زار هاتم ئەوە تەشجیعی کردم هەستم کرد پێویستە لە شوێنێک ئیش بکەم یعنی باسی ئەزمموی خۆم دەکەم وەکو ئافرەت طبعا مامۆستا بووم ئیش دکەم کرد بوو ئانە لە بەعلام بەس ینی کەزانیم شتێکە هەیە کە زۆر ضرورە بێم لێرە تەغزیە بکەم ئەوش لانی ڕوحی خۆما بوو لانی ڕوحی بوو کە پێویستە تو بێ پڕیکەی بەڕاستی ئەوش بەس طبعا یارمەتی خەڵکانی کە بکەی یارمەتی ئاوارە ئێستا لە حالی حاضر ئاوارەیە پەنابەرە خەڵکانی خۆمانە خاون پێداویست تایبەتن ئەوە هەموو بەڕاستی شعورەی زۆر خۆش لای ئینسان دروست دەکات وەک خۆشتر لە کەلتوری کوردی وایە کورتەر حەزی لەوە بووە خزمەت بکە ئەوە هەمە هەیە لە باگراوند و لە کەلتوری خۆمان تەسەوڕ دەکەم ئەوانە هەموو تەسیری هەبی کە گەنج تەشجیع بکە بێتە پێشێ ئەوەش لەبیر نەکەین ئەمە بەس تەشجیعی گەنجی خۆمان ناکەین ئەمە هەتا لە کەمپەکان کە خەڵکمان هەیە بەڵێن ئاوارە پەنابەر دەستیوانش دەگرین کەواتە هیچ سنوورێک نییە بۆی ئەو گەنجە چنەتەوە یەک بێت ئاینێک ئەبەدەن هیچ نەخێر نانانە يعني ئەوانش ڕێژێکی باشمان هەیە ئەو دەماتوان بە ئێشار يعني ئەوان داتە زیاتریان لە بەڕاستی کە گەنجانی ئاوارەمان هەیە ڕێژەی کەمپەکانمان زیاتر ئەوانە پەنابەرن وەکومە ئیش دەکەن و چاڵاکن و ئیشەکەی خۆیان خۆش دەوێت باش ڕێژەی بەشداری ئافرەتانە نا ئەو گەنجەیە ئەو گەنجانی کە باسمان کرد هەم لە دەستگای خێرخوازی بارزانی هەم ئەوەندی کە ئاگادار بوویت و بەرێکەوتن هەبووە لەگەڵ دەستگا خێرخوازیەکانی تر چۆنە لە کوردستانە لە کوردستانیان لە دەستگا لە هەردووش باسی هەردووشانە بۆ لە دەستگا مەسەلەن لە کوردستان بە عام نازام لەوانە ئەنگۆ ئامارتان باشتر لابی بەس لە دەستگای خێرخوازی بارزانی یەکێک لەو نقطانێک کە بەجددی سەرۆکی دەستگا تەئکید لێ دەکاتەوە بەرەو پێشتوونی ئافرەتە بەخۆم بە نمونە بینمەوە یعنی ئەم مەسەلەن بەرپرسیارەتی گەورەترین کەمپیاندا بۆ من لە هەولێرە کە جێگری بەڕێوەبەر بووم 2 سال بەڕێوەبەر بووم طبعا ئەوە زمینە خۆش ئەوەش هەیە بەس دەشکرێ مەسەلەن دەستگا بیدوا پیاوەک ئەو مەسئولێتی سقەی بە من کردو لە پشتیشم ڕاوەستا و ئەو پۆستەشی دامن و بۆ ماوەی دوور و درێژیش يعني ئەو دەتوانین برێن ئەوە هەر بەخۆی نمونەیە لە بۆی کە دەستگا زمینەمان لۆ خۆش دەکات لە پشتمان ڕادەوەستی ئەی ئێوە وەکو ئەو ئافرەتانەی کە بە ئەزمون و لەم دەستگایە کارەکەن و لە بواری خێرخوازیە کارەکەن تا چۆن هەوڵتان داوە گەنجی ئافرەت بێنە ناو کارەکەەوە طبعا ئەوە زۆر پێتم گوت خودی سەرۆکی دەستگا ئیش لەسەرەوەی دەکا طبعا ئەمە ڕێژەی لە ئافرەتمان زۆر هەوڵ دەدەین کە تقریبا وەکو
پیاو لە دەستگابوونی هەبیتن تەشجیعیان دەکەن نارم ئەو هەوڵدانە زۆر هەیە بە نمونەش لە پۆستی بەرزدایان بینیەوە مەسەلەن بەڕێوەبەری کەمپمان هەیە ئافرەتە جێگری بەڕێوەبەری کەمپمان هەیە ئافرەتە ئۆفیسەرەکانمان زۆر بێ ئافرەتن و لە شوێنە ئیمەرجنسیەکانش کە دەچی دەبینی ئافرەت تەواجودی هەیە دەمینێتەوە لەگەر پیاوەکان لەوێ خۆت دڵخۆشەکە ئەو ڕێژە گەنجەمانێت چۆن باشە پێم بڵێ کە چی واکە کە ئەوانەوەنە هەوڵ دەدەن کە ئافرەتیش بێنن ئایا لەبەر ئەو سۆز و محبەتەیە کە ئافرەت هەیەی یاخود ئەوەیە کە تواناکە لە ئافرەتەکە ئابینن بۆی بێنە پێشەوەنە ئەمە گەبگەرنەوە ڕابردوش دەبین ئافرەتی کوردی زۆر بە توانامان هەبووها خانزادی میدیسۆرانەوە زۆر خەڵکانە چی هەتا لە ینی ئافرەت تەواجودی هەبووە لە بڕیاردان و لە شوێنی دەسەڵات و ئەوانە ئەمە دەکرێت برێن ئەمە دەمانێت ئەوەی کە لە ڕابردوو هەمانە جارێککە بگەرن ناو کۆمەلگای خۆمان ئەو سیقەیە بدەینەوە ئەو تەشجیع بکەین کە ئافرەت جارێککە بوونی هەبی وەکو ئەوەی کە لە ڕابردوو هەبووە کە لە ڕابردووا بووە ینی ئافرەت بوونەی باشی هەبوو لە ناو کۆمەلگا پۆستی باشی پێدرایە بەڕاستی باشە کەسێک گەنجێک ئەگەر بەشداری لە کارێکی خێرخوازی بکە ئەتوانین بڵێن لە داهاتوە تەجروبەیەکی باش وەرەگرێ بۆی کە چەند دەرگایەکی لێ بکرێتەوانێ بۆی کە کارێک بکە یان ئەزمموی زیاتر بێگومان بە نمونە ئەمە کارمەندەکان دەستگای خێرخوازی بارزانانی کە تەقدیم هەر پۆستەش دەکەن زۆر بە ئاسانی وەردەگیرێن ئەوەش بە حکمەوەی ئەوەی کە لە ناو ئەو ڕێکخراوە تەجروبەی باشیان وەرگرتیە لە کارە مرۆیەکان یعنی زمینەکە زۆر باش بە لە بۆیان کە دەستن هەر شوێنێککە زۆر بە ئاسان دەتوان وەرگیرن لە منەزەماتیکە ئەوە نمونەیە لەوەی کە کاری ڕێکخراوەی مرۆیی یارمەتی دەرە لەوەی کارمەندەکانمان پێ بگەن و لە شوێنکە کارێمە دەستکەوی بەڵێ بەڕێزان وەک بەرنامەی گەنجانە سەردانی یەکێک لەو کەمپینانەمان کرد کە کۆمەڵی هاوڵاتی و لە ناویشیانە گەنج کە بۆ کۆکردنەوەی هاوکاری بۆ خوشکوبرانی ڕۆژئاوامان کێنە باشووری کوردستان کراوەتەوانێ لێرە گفتوگۆ لەگەڵ کاکاوڕەیەکین کاگاوڕێ سپاس بۆی کە ئامادە بووی ئەمە سەرەتا ئەوم بۆ باسکەی ڕێژەی بەشداری گەنج لە کۆکردنەوەی هاوکاری بۆم کەمپینە و هاتنیان بۆ ئێرە چۆنە؟ بەڵێ سەرەتا سڵاوتان هێبێ خۆشبەختانە لەگەڵ بانگەوازی هەر کارێکی خۆبەخشی لە هەرێمی کوردستان و بەتابەت لە شاری هەولێر کە خۆم نیشتەجێم شارم گەنجانی ئێمە بە هەردوو ڕەگەزیەوە ئامادەیەکی باشیان هەبووە بۆ کاری خۆبەخشی بەداخۆ ئێمە مێژوێکی زۆر ناخۆشمان بەڕێکرد لە ساڵانی ڕابردوو هەر لەم شوێنە زیاد لە 6 کەمپین خۆم بەشداریم تێدا کردووە چ بۆ شنگال و بەتابەت بۆ ڕۆژاوی کوردستان و بۆ ڕۆژهەڵات کاتێک کە بوومە لەرزە ڕوویدا لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەوەی کە من تێبینیم کردووە گەنجانی ئێمە بەڕوعێکی نەتەوەی بەڕوعێکی مرۆیی بەڕوعێکی خۆبەخشانە شەو ڕۆژ کاریان کردووە لێرە خۆشبەختانە لەو کەمپینەی کە ئیمجارە ئێمە دەستمان پێکردە بە کۆکردنەوەی هاوکاری بۆ خوشکوبراکانمان لە ڕۆژاوای کوردستان دەبینین ژمارەیەکی بەرچاو لە گەنجانی ئێمە لە چین و توێژە جاجاکان بەشدارن لەم کەمپینە. باسی ئەوت کرد کە چەندەها جار ئێوە کەمپینتان کردووە بۆ کۆکردنەوە ئیتر لە هەر شوێنێکی پارچەیەکی کوردستان ئەگەر ڕووداوێک ڕوویابێ پێم بڵێ بۆچی گرنگکە گەنج بەشداری بکات لەم جۆرە کەمپینانە؟ خۆی من نامێ پێناسەی کۆنوانە تەقلیدی لەسەر گەنج بکەم بەڵام ئەوەی کە بە گەنج دەکرێتن ڕەنگە بە کەسێکی بەتەمەن نەکرێتن و ئەو گۆڕانکاریانەی کە لە ناوچەکەش ڕوو دەدەن زۆرینان گەنج پێشەنگاتیان کردووە. ئیمڕۆ لە کوردستان ئێمە لە قۆناغێکی زۆر هەسیاردان ئەوەی کە دەتوانێت گۆڕانکاری بکە ئەوەی کە دەتوانێتن با بڵێن بەرگری بکاتن جا هەر جۆرێک بێتن ئەمە گەنج دەتوانێت بیکاتن. و ئیمڕۆ خۆشبەختانە ئێمە لە ئاستی جیاجە گەنجانی ئێمە لە کوردستان با بڵێن لە پاراستنی نەتەوەکەمان لە پاراستنی خاکەکەمان کە کوردستانە نیشتیمانی ئێمەیە ئامادەیان هەیە کە گیان ببەخشن. من لە ڕێگەی کۆمەڵێک ڕەفیقمەوە دەستم بە کاری خێرخوازی و خۆبەخشی کرد سەرەتا خۆم لە دوای خەڵک دەگەڕام کە بانگم بکەن بەشدار بم بەڵام دواتر بە مروری زەمەنەوە گۆڕا خەڵک
هاتن بێکەوە کارمانکرد من لە دوای خەڵکم نرد ینی ئەو تەجروبەیەم هەیە کاری خۆبەخشی لە هەرێمی کوردستان ڕەنگە زۆر کات بە باڵێوەکو مەفهوم نەگەیشتوێت بەلای هەمومانە بەڵام ئەوانەی کە بەشدار دەبن لە کاری خۆبەخشی بە پێی ڕۆژگار ناتوانن دەستبەرداری کاری خۆبەخشی بن چونکو بە بڕوای من ئەوانەی کە خۆبەخشن لە پرسە مرۆییەکان لە ئەوەی کە لە کۆمەلگای ئێمە دەگوزارەوە بەگشتی لە ناوچەکە خەڵکانێکن دەرونیان زۆر پاکە خەڵکانێکن خاوەن ویژدانن و مرتاعن لە ژیانی خۆیان بەختەوەرن چۆن ڕەنگە ئێمە نەتوانین بەچەک بەشداری شەڕ بکەین یا هەر کارێکی تر بەڵام ئێمە دەتوانین بە هاوکاری خۆراک پێداویستی بەگەوەی کە دەبینن باڵێن جلوبەرێک دەرمانات شیر دایبی ئەوە ئەمن دڵخۆش دەکاتن ڕەنگە لە خەم و ئازارەکانی خۆشم کەم بکەمەوە ینی ئەوە بۆ خۆم بە کردومەتە بنەمایەک بۆ کارکردن دەست خۆشکا کاوڕێ لە کاتمان گرتی و بەیوام کە هەر بەردەوام بن. سەرتا سروەخان سواز بۆ کاتەکەت باسی ئەوەم بۆ بکە چی وای لە تۆ کردووەکە وەکو خۆبەخشێک بێرە کار بکەی بە ڕاستەوخۆ بە یاخود ناڕاستەوخۆ یارمەتی کوردانی ڕۆژ ئاوا بی سەرتا سوپاس پێش هەموو شتێک هەستینەوە تەوایەتی و کوردایەتی پێش هەموو شتێک بەخۆشم ئەو ئاوارە بوونم دیتە زۆر یعنی لە ئەو وەزعم دیتە جارێک دو سێ جار زۆر جا زیاتر هەستیان پێ ئەەکەم باشە خێزانەکە تا چەند پاڵپشتی دەکەن بووی کە بەشداری لەم کارە خێرخوازیانە بکەین زۆر وەڵا باش ئەی پێیامە چییە بۆ ئەو خێزانانی کە لەوانەیە ئێستا چەندین ئافرەتمان هەبێت کە بەتوانە بن بتوان بێن بەشداری لە کاری خێرخوازی بکەن بەڵام لەوانەیە خێزانەکەیان تا ڕادەیەک ئەوەندەی ئێمە پرسیمان ئەمڕۆ لەگەڵ هاوکارم دیمەنا ئەوی خێزانەکان ڕێگە نایەن پێیامە چییە بۆ خێزانانە پێیان ئەوەی هیوادارم ڕێگەیان پێ بدەن وەکو ئەمەگەر زۆریش نەبی هەر ناسعاتێک دو سعات ئەوایە سرۆخان باسی ئەوەت کە خۆشت ئەو ئاواریەت بینی و ئەو ناخۆشیانت بینیوە ئەی باش ئەو کاتانە کێ یارمەتی ئێوەیەدا و چه هەستێکتان هەبوو کاتێککە خەڵک یارمەتی ئێوەیەدا و بۆ نمونە خواردنی بۆ حەزرەکردن کەلوپەلی بۆ ئەهێنان شتێکیوە وەڵا زۆر خۆش بوو هەر نەفسیەن مرتاح ئەبوون واتە ئێستا تۆ بیری ئەوە دێتەوە کە تو بە مناڵی ئەوە دڵت خۆش بکە و شتانی زۆر نەفسیم زۆر مرتاحم کە و ئیشەکەم چەند ساڵە کاری خێرخوازی و خۆبەخشی 5 ساڵ 5 ساڵە باش بەنیازیشی بەردەوامی بەردەوام بیری لەوە نەکردوتۆ هاوڕێکانێ لە ناویانە ئافرەتەکان ڕاکێشیتە ناو ئەم کارەوە زۆر هەڵمدا هەیە ڕازی بوو نەهێش ڕازی نەبووە ڕازی نەبوون هۆکارەکەی چی بوو ئەوانەی خێزانەکە خێزان ئەی ڕۆژانە چەند ساعت لەم کەمپینەیان ئێوە ساعت نوێ بەیان دەی بەیانی عەفوان هەتا نوێ شەو تانەوەیشەوە باشتان ساق بێ دەستان خۆش بێ سپاس بۆ ئامادەبوونێ پێمان خۆش بوو کە بەشدار بووین لەگەڵمان ئەمڕۆ ئێمە سەردانی کاک ئەسکەندەرمان کردووە کە بە ڕێوەبەری ئۆفیسی هەولێرە لە دەستگای خێرخوازی بارزانی سڵاوت لێبێ کاک ئەسکەندەر ئێمە ئەمڕۆ پێمان خۆش بوو سەردانی ئێوە بکەین و دەستگاکە ئێوەمان وەکو نمونەیەک وەرگرت چونکە ڕێژەیەکی زۆر لە گەنج تایە کارەکە و ئەمەوێ باسێکی ئەوم بۆ بکەی کە ڕوحەتی ئەو گەنجانەمان چۆنە بۆ کاری خێرخوازی بۆ ئەوەی کە یارمەتی ئەو هەموو کەسە بدەن کە لێرە هاتوون و لە ئاوارە بوون لە دەوروبەری هەولێرن لە هەموو ناوچەکانی تر ئێستا کۆبوونەتەوە لەبەر ڕەوش و بارودۆخی ئێستا بەخێر بن سەرچاو ئێمە وەکو ئۆفیسی هەولێر ئیدارەی دەدانە کەم دەکەین لە سنووری پارێزگای هەولێر ڕێژەی کارمەندانمان تقریبان 305 کەسە ماگانە بە گوێرەی کەم و زیادبوونی کارمەندان دەگۆڕێتن ئەوەنەی ئێمە هەوڵماندا وەکو دەستگا سوود لە گەنجەکان وەرگرین بە تایبەت ئەوانەی کە ساڵی یەکەمە یان دووەمە تەخەڕوج دەکەن دەتوان بڵێم ڕێژەی سەرەوەی 180 کارمەندانی مە گەنجن لە تەمەنی 22 ساڵە تا 30 تا 31 ساڵ گشت مدیر کەمپەکانی ئەمە
ڕێژەی گەنجە هەم ئافرەت هەم پیاو تەنانەت جێگیری مدیر کەمپەکان و ئەوانەی وەکو کارمەندی مەیدانی ئۆفیسەری گشت بەشەکان دەکرێتن بڵێن ئێمە ڕێژەیەکی زۆر باشی گەنجمان لە ئۆفیسی هەولێر هەیە. بەڵێ ئەتوانین بڵێن ئەو کەسانی کە بەشدارن لەگەڵتانە سەرجەمیان کارمەندن بەگرێ بەس کارەکەن یاخود خۆبەخشیشتان لەگەڵایە مەبەستم گەنجەکانە. بەڵێ ئێمە چونکە سیستەمێکمان هەیە بۆ وەرگرتنی خۆبەخشەکان بە پێی پێویستی بەشەکان بۆ نمونە گەر بەشێک بێجگە لە حاڵەت ئەمێرجنسیەکان لە حاڵەت ئەمێرجنسیەکان ئێمە هەوڵ دەدەین زۆرترین ڕێژەی گەنج بینین و فێرە تەجروبەیەکی ئیشکردنیان کەین چونکە بەڕاستی بە حکمی ئەوەی کە خۆمان هەموو وەکو کورد لە ئەزمونێکی تاڵی ئاوارەبوونمان چێشتووە بۆیە خەڵکی ئێمە گەنجەکانی ئێمە لە ڕووی ئیشکردن لە ڕووی خزمەتکردنی خەڵکەکان زۆر جیاوازن بە ڕوحیەتێکی زۆر باش ئیشەکەن احترامێکی زۆر خەڵکەگرن و لە ڕووی هێزی مرۆڤیشەوە باشتر ئەتوانن ئیش بکەن. بەس ئێمە وەکو باسم کرد ئەوەی تر بۆ نمونە بۆ بەشەکانی خۆمان ئێمە بەشێک لەو کارمەندان بۆ ئەو کەسانەی کە لە ڕێگای وبسایتی دەستگاوە تەقدیم دەکەن وەکو خۆبەخش وەردەگیرێن بۆ ماوەیەک ئەو ماوەش تقریبا ئەبێتە کاتێک کە فێرە ئیش دەبن چکە 2 مانگ 3 مانگ بەڵام یەک شتی باش هەیە لە دەستگا بۆ نمونە بەیانی ئەگەر فرسەتێکی ئیشکردن هەبێ ئەولەویە دەدرێت بە خۆبەخشەکان لە کاتێکی وەکو ئێستا کە بارودۆخەکە گونجاونیەوە پێویستان بە تیمێکی لەوانەیە زیاتر بێ بۆ یارمەتیدانی ئاوارەکان خۆبەخشەکان وەرەگرن لەم کاتانەیە ئێمە محاولە دەکەین لە چکە ئەزانی کێشەی خۆبەخشەکان تۆ ئەبێ لە ڕووی لە هەندێک ڕووەوە بیان پارێزی بۆ نمونە ئەمە هەفتەی ڕابردوو سەردانی سووریەمان کرد بۆ گواستنەوەی هاوکاری مرۆوی بۆ براکانمان بۆ خوشکەکانمان لە ڕۆژاوای کوردستان ڕێژەیەکی زۆری خەڵک حەزیان دەکرد لەگەڵ ئێمە بەشدار بن بەڕاستی ئێمە خۆمان نزیکەی 80 و چەند کارمەندێک هەبووین نەکرا بەهۆی کۆمەڵێک بارودۆخەوە هەمومان بڕۆین ئەوانەی کە هاتن هەمووان گەنج بوون و هەمووان تموحێکی زۆریان هەبوو دەیانگوت ئێمە حەز دەکەین بین هاوکار بین دەمانەوێت خزمەت بکەین خزمەتی مرۆڤایەتی بکەین خزمەتی خوشک و برایانمان بکەین لە ڕۆژاوای کوردستان بەس بۆ هەموو شوێنێک ئێمە ناتوانین خۆبەخش وەرگرین لە هەموو ئێستا لە ناو خۆی هەرێمی کوردستان بۆ نمونە ئێستا لە هەفتەی ڕابردوو تا ئێستا لە کەمپی بەردەڕەش نزیکەی 4000 شتێک کەس هاتووە ئەو بەردەوامە ئێستا لەوێ خۆبەخشمان هەنە لەگەڵ دەستگا ئیش دەکەن سبەینێگە دەرفەتێکی ئیشە بێ بە تاکید ئێمە پشگیریان دەکەین و داخلی سیستەمی وەرگرتنی خۆمان دەکەین و ئەولەویەتیش دەدرێبەوە زۆر باش وەکو کەسێکی بە ئەزمون کە چەند ساڵێکە لە بواری کاری خێرخوازیە کارەکەی کاگەسکەندەر ڕۆڵی ئەو گەنجانە چۆن هەڵەسەنگێنی کە کاری خێرخوازیەکەین وە پێویستە کەسێک گەر بێت بوون کاری خێرخوازی بکە چ ڕۆحێتێکی پێویستە بێ سەرەتا چۆن دەستکا بۆ کارە و چۆن ئەمەیە بۆم باسکەی چۆن هانی گەنجانمانەی لە وڵاتەیە بۆی کە بە تایبەتی لەم کاتەیە کە بەداخەوە بەهۆی هێرشەکانی تورکیا بۆ ڕۆژاوای کوردستان خەڵکی زۆرمان ئاوارە بۆ ئەنێ زانین کە ئێمە لەوە تێگەیشتوین کە بەتەنها ڕێکخراوێک و چەند کەسێک ناتوانێت بۆ نمونە خزمەتی و ئاوارانە بکە پێم بڵە ڕێنوێنیت و داواکاری چێ لەو گەنجانی کە لە هەرێمی کوردستانە هەن ئەزانی من باوەڕم وە گەنجەکانی ئێمە هیچیان کەمتر نییە لە گەنجەکانی وڵاتەکانی دنیا ئەو توانای لە گەنجی ئێمە هەیە زۆر زیاتریشە لەوانەیە تۆزێک هەندێک جار دەرفەتێک نەبوو بێ بەس من پێم وایە ئەگەر گەنجی ئێمە دەست بۆ هەر ئیشێک بەرێتن زۆر سەرکەوتووە بێتن ئۆ لێرەشەوە بە هەموو گەنجەکانی خۆمان دەڵێم حەزەکەم بۆ یەکەم هەنگاوی ئیشکردنیان بیر لە پارە نەکەنەوە ینی زۆر جار ئیشی خێرخوازی بە تایبەت ئەو بوارەی کە ئێمە تێدا ئیش دەکەین بووم بە خۆبەخش شتێکی زۆر گرنگە ئەی تۆ کاتێک کە بڵێ لەگەڵ منەزەمەیەکی ئینسانی ئەمە لە ڕوویەکەوە بۆ نمونە بۆ دواڕۆژی خۆت بۆ ئیش پەیداکردن ئەگە بڵێ من وەکو خۆبەخش ئیشم کردەوە بەس بە ڕوویەکی ترەوە کە تۆ یەی ئیش دەکەی بەبێ بەرامبەر خزمەتی ئینسانێک دەکەی خزمەتی ئافرەتێک دەکەی منداڵێک دەکەی کە ئەگەڕێیتەوە ماڵەوە هەستێکی زۆر خۆشت ینی ئەڵێ ئەمڕۆ من توانیم ئیشێکی زۆر باشە بەدەر لەو مرتاحی و بەدەر لەوەی کە ئەگەر وەکو باسێکرد کاری خۆبەخشی گرنگی خۆی هەیە وەک ئاماژە پێدا ئەو گرنگیانەی تر چین حەزەکەم بۆ گەنجانی ڕوونکەیتەوە بۆی کە هانیان بین مەسەڵەن کاری خێرخوازی بکەن فێرە ئیش بوون ینی بۆ نمونە لە ناو دەستگای خێرخوازی بارزانانی هەر خۆبەخشێک ئەتوانێت فێرە چەندین ئیش ببێ ئێمە یەکێک لەو شتانەی کە ئیشی لەسەر دەکەین لە ماوەی 1-2 ساڵی ڕابردوو ئەوەیە کە کارمەندەکانمان بکەینە ماڵتی تاسکانی کارمەندێک بەس لە بوارێک فێرە ئیش نەبێتن کارمەندێکی خۆبەخش کێتن بۆ نمونە لە بەشی ئایتی ئیش دەکات
لە بەشەکانی تریش فێرە ئیش بکرێتن ئەو کارمەندە ئەم شوێنی دەستگاکرێت بڵێن وەکو ناوەندێکی فێرکاری دەبێتن بۆ خۆبەخشەکان دوای ماوەیەک 2 مانگ 3 مانگێک کە لێرە تەواو دەبن ئەتوانین پشتیان پێ بەستین نەتوانین لە شوێنی تر سوودیان لێوەربگرین. وایە ئەی ئەو خۆبەخشانەی کە تەقدیمی ئێواکەن ئەو مەرجە سەرەکیانە چییە کە بێتایە بێ بۆی وەربگیرن لێرە وەکو خۆبەخش کار بکەن؟ مەرجی سەرەکی بەنسبەت خۆبەخشەکان ئەبێت تەمەنیان سەروی 18 ساڵ بێت چونکە ئێمە ناتوانین لە خوار 18 ساڵ وەربگیرین. ئەوانی تر یعنی ئەگەر بڵێ مەرجێکی تایبەت هەبێتن بۆ وەرگرتنی خۆبەخش مەرجمان نەبووە ئەگەڕێتەوە سەر ئەو بەشانەی کە پێویستیان بە خۆبەخشە. بەس باشە لەو کاتەیە زۆر دقەتی ئەوادن کە ئەو خۆبەخشە چەندگیانی خێرخوازیتیایە بۆی کە لە داهاتووە بیکەن وەکو فەرمانبەرێکی هەمیشەی لێ بکەن لێرە؟ بەتاکید ئێمە لە دوای 3 مانگ کە کارمەندێک لێرە وەکو خۆبەخش دەست بەکار دەبێت لە ئەنلاین مەنێجەرەکەەوە ئەسسمنتێکی بۆ دەکرێتن کۆمەڵێک پرسیاری تێدا لەگەڵ خودی خۆبەخشەکەدا هەنیشێ ڕای ئەو وەردەگرێت ئەو دوای تێبینیەکانی خۆشی دەنووسێت لە کۆتاییە دەرەکەوێت ئەم کەسە شیاوە بۆ ئیشکردن لەم بوارە یان. وەکو چالاکوانێک کە لەم کەمپینەی هەولێرا بەشداریت کردووە بۆ کۆکردنەوەی کەلوپەل و شتومەک بۆ ڕۆژ ئاوا یاخود بۆ کەمپەکان پێم بڵێ چی وای لە تۆ کرد کە بەشداری بکەی وەکو گەنجێک وەکو چالاکوانێک چی هانی تۆیە بۆ ئەوەی کە لەم کەمپینەیە بەشداری بەڵێ بەر لەوەی ئەم کەمپینە ڕابگەێنرێت من هەوڵێکی تاکەسی خۆمیا بەڵام پێم وابوو هەوڵی تاکەسی سەر ناگرێت لە ئیشێکی ئاوا گەورەیە بۆیە کۆمەڵە چالاگوانیەکمان گرت و گروپێکمان دروست کردواتر ئەم کەمپینەی لێ دروست بووم ئەنجامە باشی هەبوو ماوەی نزیکی هەفتەیەکە لە جمعی ڕابردەوە تاکو ئەم جمعی دابێت تێتەوە بەرداوامە بین لەم کەمپینەوە تا ئێستا هاوکاری زۆر باش هاتووە هاوکاری زۆر باش هاتووە ئەو هاوکاریانەی هاتوون بە زۆری چین و ئێوە زیاتر پێویستان بە چییە؟ بەڵێ هاوکاری مادی وەکو پارە هاتووە و دەرمان پێداویستی خانمان و مناڵان و خواردنی وشکە ئەو شتانە زیاتر ئەوانە وەرگیرا لە سەرەتاوە چونکە ئەوانە گواستنەوەیان هەم ئاسانترە بەڵام وەکو تریش بۆ کۆمەڵ بابەتی دیکەش هاتووە. باشە تۆ وەکو خۆت وەکو پەیام پێت باشە بە زۆری چی بێ وەکو یارمەتی بۆ ئەوان سوودی زیاترە بێ بۆ ئاوارەکان؟ وڵای پێم وایە هەموو شتەکان جێگەی خۆیەگرێ بەڵام وەکوتم کێشەی گواستنەوەکە ڕەنگە تۆزێک گرفت دروست بکات ماجا پارە ئەتوانێت ئاسانتر بگا وەسیلەیەکی باشترە بۆ گەیاندن بەڵام هەموو شتەکان پێویستە و جێگەی خۆیەگرێت و پارە ئەگەر بنێرن ئێوە لەوێ ئەو شتانی کە پێویستیانە پێی بۆیان ئەکڕن یاخود وەکو کەمپ یارمەتیانە لەکەم پاسەرفەکە ئەم هاوکاری و کۆمپینە ئێرە لە ڕێگەی مانگی سووری عێراقیەوە ئەگاتە شوێنی مەبەست ئەوان سەرپەرشی دابەشکردنی هەموو کەرەستەکانی عێراقن. تا چەند گرنگە گەنج بەشداری بکە لە بەرگوزارکردنی کەمپین بێ یاخود لە کەمپەکانە یارمەتی ئاوارەکان بن؟ بێگومان لە وەکو هەموو ڕۆکانی کە ئەم لایەنەش گرنگە کە گەنجان بەشدار بن هەم ئینتمای نەتەوایەتی دەرئەکەوێت لە گەنجا و هەم لایەنی ئینسانیەت و هەم لایەنی دڵسۆزی بۆ کار و پرۆژە ئینسانی و خێرخوازیەکان هەموو شتێک مادەنیە هەموو شتێک بەدەستهێنانی کۆمەڵێک لایەنی دەرکەوتن نییە بێگومان ئەم بابەتە ئینسانی و مرۆ دۆستیانە ئاستی متمانە بەخۆبوون و زیاترەکەەوە ئاستی و مرتاحە بیت و هەستەکەی بەرامبەر ئەو ئەرکی کە لەسەر تەشتێکە کردووە زۆر مهمە کە گەنجانیان بەشداری وەکو گەنجێکە بەشداریت کردووە لەم کەمپینەیە چه هەستێکت هەیە؟ بێگومان و پێشتریش بەشداری کەمپینی تر کردووە؟ بێگومان پێشتر بەشداری کەمپینی کەم کردووە بۆ کۆبانێ و بۆ کۆمەڵی کەمپینی دیکە بێگومان هەستێکی خۆشحاڵەیە کە ئەبینین ئەم کۆمەڵە هاوکاریە باشە لێرە هەن ئەبینرێت خەڵکێکی باشی هەولێر سەردانمانەکات و هاوکاریەکان لێرە بەجێ هێڵن ئەو بۆ ئێمە ئەو پەڕی خۆشحاڵەیە. ئەی نەچیتەتە کەمپەکان؟ پێم وایە چەند ڕۆژێکی کەمە کەمپێک کۆمەڵێک
هاوزمانانمان هاتوونەتە بەردەڕەش هێشتا سەردانمان نەکردن بەڵام پێم وایە لە داهاتوە پلانیان هەیە سەردانی ئێوەش باشە تۆ وەکو خۆت کە چالاکوانێکی ئەو چالاکوانانەی کە پەیوەندیان هەیە بە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان واتوانن کۆنتاکتیان لەگەڵ دروستکەن تا چەند هەوڵیان داوە کە بتوانن ئەو کۆنتاکتە دروست بکەن و ئەوان بێن ئێرە بۆ ئەوەی کە بتوانن یارمەتێکی زیاتر کۆ بکەنەوە بۆ ئاوارەکان بەڵێ ئێمە ڕامانگەیاندووە لە سەرجە میدیاکان ڕۆشتووە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کاریگەریکی باشی هەبوو دەنگدانەوەیکی باش هەبوو باش ڕۆشتووە و کاکاوڕێک کە سەرپەرشتیاری گشتی کەمپینەکەیە ئەو هەوڵێکی جدیەوە لەگەڵ ڕێکخراوەکان کۆمەڵگەی مەدەنی و ڕێکخراوە گشتەکان وەکو باسم کە لەگەڵ ڕێکخراوی مانگی سووری عێراقی گفتوگۆی کردو و ئەوان بەڵێ نێوانیەوە کە هاوکاریەکان بگوازنەوە زۆر سپاس پێیانگەم بۆ کاتت و ماندوو نەبن لەشتان ساڵ بێ. یەکێکتر لەو میوانانەی کە ئەمجار لە بەرنامەی گەنجانەیە بەشدارە سلڤانە خانەکە وەکو چالاکوانێک ماوەی چەند ساڵێک کار دەکات لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکانە بۆ کۆکردنەوەی کۆمەک بۆ ئاوارانەی کە سەردانی کوردستانەکەن با پێشەکی لە زمانی خۆیەوە گوێمان لێبێت و باسێکی خۆی بکات. بەخێر بێ سلڤانە خان. زۆر سپاس. من وەکو ڕێکخراو دەستم پێ کردیە وەکو ڕێکخراوی نێودەوڵەتی کارم لەگەڵیان کردووە لە 2015 وەختی داعش بوو نهایەتی 2014 و 2015 دو ساڵ تقریبن لەگەڵیان بوویمە. دواتر من دابڕم بە تەنیا دەستم پێ کردەوە. من وەکو خۆبەخشێک ڕاست وەکو خۆبەخشێک کار دەکەم وەکو سپۆنسەرێک و دەڵێن وەکو سپۆنسەرێک لەگەڵ ڕێکخراوەکان من کار دەکەم. ئیتر هەتا گەیشتمە ئەو ڕادێ. چی وای لە تۆ کرد کە بیر لەوە بکەیتەوە وەکو دەست بکەی بە کۆکردنەوەی کۆمەک بۆ ئاوارانەی کە دێنە کوردستان؟ بەڕاستی کە من وەکو خۆم قەت ئاوارە نەبوویمە بەڵام ینی سەفەرەکەم کرد و بینیم کە لە دەرەوە چۆنە تقریبان زیاتر لە 2 ساڵ دابڕام لە عێراق و کوردستان دابڕام. ئیتر کە گەڕامەوە دەستم بە کاری ئەم ئاوارانە کرد بینیم ئەم حاڵەتە چۆن دەبێتن. من ڕاستە پاڵپشتی گەنجانم لە زۆر بوارەوە لە هەموو بوارێکەوە هەڵبەتا وەلاکن زیاتر ئێستا پاڵپشتی منداڵان دەکەم بەڕاستی چونکە منداڵانی ئاوارە یان هەر بەعام بەشێکی گشتی؟ نانە بەعام من هیچ فەرق و جودایەکم نییە لە مەسیحی بێ ئیسلام بێ یەزیدی بێ تورکمان بێ لە هیچ وەختێکدا هیچ فەرق و جودایەکم نەبووە لە بۆ منداڵان بەڕاستی. ئەگەر لە دەرەوەی عێراق بێ زیاتر ئەمن تەرکیز لەسەر ئەطرافی دەکەم چونکە ئەوانەی لە ناو شاری وەکو ئەڵێم تۆزێک باشترن بەڵام ئەوانەی ئەطرافەکان بەڕاستی زیاتر چەند جار هەتا ئێستا بەشداریت کردو لە بەرگوزارکردنی کەمپین بۆ کۆکردنەوەی ئەو کەلوپەلانەی کە ئاوارەکان پێویستیان؟ بەخوای زۆر بووە هەندێک جار ینی لە ئەطرافەکان کۆمان کردیتەوە وەکو خەڵک کە زۆر یارمەتی ئێمەیاندا و هەندێک جار من بەپێی عیلاقاتم لە تاجرەکان ئەندام پەرلەمانەکان مەسەلەن هەندێک کەس هەیە خۆی دەرناخاتم بەڵام لە ڕێگەی ئێمەوە لە ڕێگەی منەوە بلەوە ئیشەکەیکاتن بەڵێ ئەمێ پێشت بڵێ من بەخۆم ڕێکخراوم نییە زیاتر هەندێک جار کە بەخۆم سپۆنسەر بکەم هاوکاری ڕێکخراوەکانی تر وەرئەگرم تاکو بتوانم تەنسیق دروست بکەم لە کەمپەکان بۆ داخلبوون بخۆ دەزانی ئیجراعات و شتەکان چۆن دەبێتن بۆیە بە هاوکاری هەردووک لایەوە ئێمە ئەم کەمپینانە بەشداری. باشە سلڤان باسی ئەوەت کرد کە بە هاوکاری ڕێکخراوەکانی ترواتە تۆ کۆنتاکتێکی باشت هەیە لەگەڵ ڕێکخراوەکان تر کاتوانین بە هاوکاریەوان ئەو کارانە بکەیت. چۆن گەنجانمان ئەتوانن ئەو کۆنتاکتە دروست بکەن بۆ ئەوەی کە بتوانن لە کاری خێرخوازی یاخۆت ئەو خۆبەخشیانەیە بەشداری بکەن وەکوتەوە؟ وابزانم ئێستا زۆر گروپاتی گەنج هەیە خڕبووینەوە ئەوانە نقطەنە لە بۆ ئەوەی کە گەنجەکان ئەوەی بیەوێ خۆبەخش ئیش بکاتن. دواتر ئەو قسەیەم کردووە دووبارەشی دەکەمەوە هەموو کەسێک ناتوانێتە خۆبەخشی ئیش بکە لەوانەیە من عائیلەم لە دوانیە من ئەو ئیشەی دەیکەم پێی شکرم ئەمەوێ
خۆبەخشیەکان بدەمە خەڵکەکی ترەوە یان کاتم زۆربەی کاتم بدەمە لە بۆ ئیشکاری خۆبەخشین زۆر کەس ناتوانێتن ئێمە ناتوانین هەموو گەنجەکان کاتە کام گەنجانن کە ئەتوانن کاری خۆبەخشی بکەن ینی مەسەلەن ناتوانم تهدیدی بکەم ئەو گەنجانە بەس ئەو سیفەتانی کە پێویستە لە نایە بێ هەر کەسە و بەپێی قەناعەتی خۆی چۆن ئیشەکان بکاتن هەر یەکە و کە قەناعەتی خۆی چۆن بتوانێت زۆر کەس لە سوشەل میدیا پەیوەندیم پێوە دەکاتن ئێمە ئەمانەوێت لەگەڵ تۆ ئایا تۆ کە بتەوێ یەک جار و دوو جار لەگەڵ ئێمە ببی دواتر بەردەوام بی ئەوەیە زۆر کەس گرنگە کە بەردەوام بێ بزەبەت آخر هەندێک کەس هەیە کەیتن مەسەلەن بەس بۆ شۆ جست یعنی حەزی لێ هاوکاری بکە بەڵام تحمل ناکە مەسەلەن ئەمە چەند ساڵە ئەم کارە ئەەکەین بەڵام تحملمان کردو ئیتر ئەوە ئیرادەیە ئەو کەسێک کە بیەوێتن ئەم ئیشەی بکاتن دەبێ بە ئیرادەی خۆی باشە تا چەند وڵاتەوە گرنگە کە گەنجانمان بەشداری بکەن لە کردنەوەی کەمپین یاخود ئێستا کەمپەکان کراونەتەوە کە ئاوارەکانی لەوێ بەشداری بکەن یارمەتی ئاوارەکان بدەن بەڕات تا چەند گرنگە کە گەنجان بەشدار بن بە تەکید زۆر بەلای منەوە گرنگە خاستەن ئێمە ئەو کاتێک کە داعش هاتە لێرە ئەو خەڵکانی کە پەنایان بردە کوردستان زیاتر دەستیان پێ کرد و تەنزیمیان کرد بەڵام ئێستا تاکە کەمپێکە یەک کەمپە بەڵام زۆرە بەڕاژەیەکی زۆر خەڵک وا داخل دەبێتن دەستگای خێرخوازی بارزانی بەڕاستی سوپاسی دەکەم کە هاوکاریمە کرد بەڵام زیاتر پێویستی بە ئیدارەی مەزبوطکردنی ئیدارەکەی لەوێندەر ئێمە ئەو ڕۆژەی کە چوین بەڕاستی سەیتەڕەمان لەسەر تەوزیعکردنەکە نەکرا بەڵام هۆکارەکەی چی بوو نەتانتوانی واسێتەری پێویستیان چونکە بە ڕۆژانە بە ژمارە دێتە تاکە کەمپێکە ئێستا وەکی جاران نەماوە مەسەلەن هەر منەظەمەیەکێتن ئەڵێتن من سیولەم نەماوە تا ئەو ڕادێت چونکە ئەوە چەند ساڵە ئەو منەظەماتانە خەریکی پەنابەرەکانی داعشینە یەزیدینە مەسیحینە زۆربەیان یعنی هاوکاریان کردیە ئێستا ئەڵێتن مەسەلەن لەوانێ سویلێ نەبی بەڵام ئێمە یعنی الحەمدولله ئەوزای کوردستان زۆر باش بوو ینی هیوادارم بە گەنجەوە هاوکاری ئەو منەظەماتانە بکرێتن کە ئێستا بەڕاستی پێویستیان بە هاوکاریە هەندێک عایلە هاتووە جلکی نییە جلکی لەبەر نەبوو من بە چاوی خۆم دیتم لە ئێستا خۆتە زانین لە کوردستان ئێمە سەرمایە گوزار و بازرگانی زۆرمان هەیە ئەوانە تا چەند هەڵیان داوە کە یارمەتیەکانیان بگەێنن بە کەمپەکان بەڕاستی هەوڵیان داوە بەڵام تاڕادەیەک بەڵێ تۆ ڕادێت پێ باشە؟ من ئەو ڕادێم کە گەیشتی ناو مەرحەلەی بەڵێ پێم باشە یان داواکارم زیاتر ببێتن چونکە بەڕاستی پێویستیانە بەڕاستی پێویستیان بە هاوکاریە بەڕاستی پێویستیان بە ینی ئەبسەت شتە کە جلە کە جلو بەرگە ئێوە هاوکاریەکان ئەنێرنە کەمپەکان یاخود بۆ ڕۆژ ئاوا بەتاوەتی ئەمە حالیان مەسەلەن آخر کەمپینم پێش چەند ڕۆژێک بوو کە لە کەمپی بەردەڕەش بووم لەوێندەر من خۆم چوومەوێندەر توانیم دڵی منداڵەکان تۆزی خۆش بکەم بە هاوکاری منەظەمەی سەفیرە توفولە